أرولا وشك صالي يعني دياري داوا مترسيكي زوري هي بو فلاحة كانوا بو مرضى كان جبت هايبتي ترى بلين لستات شل يساد دخل بلين معه يشتا خوي قردو معه تو بابوي فين شيكوا بدأ صار شخصي بلين فوتاوا دخلوا دان زيادة لهم سنة قل مجوكري لقل مرضارية أم سنة ما شمالة زيادة بشتي بقل مجو مرضاري بس والله حكومة هيج برنامج شيني شاوكاري شيني كردين وكو بلي بالقنش ما بردو بوسايلو هیچ هاوکاری چی نکردین یعنی برای چاو پۆشتنی شتێ بکە بنێ گەرمیەک شتێکی تابێ ڕەفزی نەکایان ڕقەمی دووی بۆ دانا ڕەفزی کردو هاوردمانەوە ئێستاش یعنی ئێستا بەم کاتە ئیمساڵ بڵێن ئەزانێ فەلاحەت کەمە و وشکە ساڵیە سعری گەرمی بەرزۆکرە 50 دینار قسەسەری باش تۆ 50 دینار بۆ پارکردنەوە قسەسەری یعنی ئەو سعرش کەمە بۆ فەلاح یعنی ڕەنجێکی زۆرە دا یعنی چیمایی لێ خۆی چیمیا ئەکرێ چیمیا نەدا خۆی کڕێ مەسەن زارە خۆی کڕێ زاری بڵێن پاکژی ئەوەی خۆی کڕێ هیچ هاوکارێکی ناکە بە حەقەت إما فلاحاتي زور ماني برين إما خوم شخصي خوم لقد دو شريك ما يعني برين تقريبا ساتن قلنا ما أنتو كل يوم صار لقد جوه يعني هيك نادو يعني برين مساتات شلي ما ولا صار شخصي سافة وتاول أنا إذا وكاري ما نوع حكومتها وكاري فلعبك يعني السمادي باتية الزهري باتية يعني السعر كي يقول جواب الله سايلوه حتى لا سايلوه هاوكاري فلعبك يعني باش تشتكي بيشوك رابزينك هاوكار يعني توزي هاوكاري بك هو قال ما هيك شيء شينيه حكومة العراقي هتاكو يساق باري شوارده 15 لای ماوە نایدا هەر مانگی تێگەشی هەر ساڵی کۆمەڵە پاناری ئەڵێ برا سەرفترۆ زەکاتەدا وەڵڵاهی کەمە ناوبەناوە چێڵە کۆبوونەوەکەین و ئەمەمان واکرۆمەکە بەس هیچ هینێکی نییە ئیسفادێکی نییە تێگەشی حکومەتی عێراق ئەمەی بە سیاست کردووە بەرامبەر بە جوتیارانی هەرێمی کوردستان وەڵڵاهی کەمە دڵسۆزەکەی دیار نییە نەوەڵە ئەگەر دڵسۆزەکەی دیار بێ وای نەوە کرد حکومەتی عێراقی حسابی کەم وە ناکە کاک چی هەوەست کا خۆی واکە لە سنووری بەڕواتی شکاری سەمسماڵ نزگەی 430,000 دۆنم بە گەنم چێنراوە و نزگەی 160,000 دۆنم بە جۆ چێنراو کام ڕوبەرێکی زۆر فراوانی بەروبمە استراتیژیەکانە لە سنووری ئێمە بەداخەوە ئەم ساڵ بارانی پێویست نەبارەوە تا ئەو بەروبمە داهاتێکی باشمان دەستکەوت و جوتیاران پێ دڵخۆش بن ئەوەی کە تا ئێستا باریوە نزگەی 280 ملیم باران لە سنووری چەند ساڵ باریوە کە بەراورکەین بە ساڵی پار نزگەی 350 ملیم باران فەرقی هەیە ئەتوانین لەم ساڵدا بڵێن تا ئێستاکە بارانی پەڵە لە سنووری ئێمە نەباریوە خۆشبەختانە ئەو بارانشی کە باریوە نەبووتە ئەوەی کە بە یەکجار لێ مەویست بین گەرم و دانەوێڵە لە سنووری ئێمە تا ئێستاکە ئەگەرچی دنیا بەرەو گەرمبوون و بەرەو ئەوە دەڕوات کە وەرز کۆتای پێدێ بەڵام گەنمان جۆ تا ئێستاکە توانین بەگشتی بڵێن لە حەدی معقولایە ئەگەر باران هەبێ ئینشاڵڵا تەمەن تەسەورەکەین کە ئینتاجمان هەبێ و جوتیارانی ئێمە سودمەند بن لەو بەرومەی کە چاندویانە کاریگەری وشکە ساڵی لە حاڵەتێکە ئەگەر ڕووبدات زۆرە ئەتوانین جگە لە بوارە کوشکاڵەکەت کاریگەری کۆمەڵایەتی هەیە کاریگەری تەندروستی و دەرونیشێ لەسەر مرۆڤەکان کاریگەری کوشکاڵەکان و کە بەسمان لێرە باسی بکەین لەسەر بەروبمە کوشکاڵەکان بەتایبەت ئەو بەروبمانی کە پشت بە باران دەبەستن و هەروەها کاریگەریان لەسەر ئاژەڵداران هەیە ئەوش بەهۆی ئەوەی کە ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی زۆر زەرمەند دەبێت کە وا دەکات جوتیارەکان بۆ دابینکردنی ئاوی ئاژەڵەکانیان یان ڕێگای دوور بگرن بەر یاخود تێچوێکی زۆر ئاویان بۆ دابین بکەن و هەروەها نەبوونی لە وەرگا و ئەوە وا دەکات کە جوتیارەکان تووشی گرفتێکی زۆر بن بۆ مەبەستی بەخێوکردنی ئاژەڵەکانیان زۆرترین ڕووبەر لە سنووری ئێمە بەگەنم چێنراوە وەک باسمان کرد نزگەی 430,000 دۆنم بەگەنم چێنراوە و ئەتوانین بڵێن ئەو کاریگەریەکانی بێبارانی لە سنوورەکەمە زیاتر بەر گەنم دەکەوێت تا حەدێ جۆ باشترە و تا ئێستاکە ئەتوانین بڵێن نزگەی 140 ئەو ڕووبەرانە زەرمەند بوونە بە هۆی نەبارینی بڕی پێویست لە بارانەوە و تەمەناکەین لە ڕۆژانی ئایندەیە ئەگەر کەشوهەوا لە بار بێت و باران بارێ بتوانین ئەوەی کە ماوەتەوە جوتیاران سوودی لێبین و ئیسفادەیەکی لێ بکەن بەروبمەکانن بە خۆڕان نەچێت بەداخەوە لەم ساڵانەدا بەهۆی قەیرانی دارایی نەمانتوانین وەکو پێویست کودیان بۆ دابین بکەین بەڵام چەند جوتیارێک هاوکاری کراون بە چاندنی گەرمی باوەڕپێکراو بۆ
زیادکردنی ئەو بنەتوانە لای جوتیاران و توانیمانە قڕکەری پێویستیش دابین بکەین بۆ مێرە زیان بەخشەکان لە سونەکان لە حاڵتەکە ئەگەر خواستە سن بڵاو بێتەوە. ئەو بڕێک کە بۆمان دیاریکراوە لە بۆ مەسروفاتی مانگانە بۆ بڵێن پێشنی بانگانەی بەردەوامی بڕەواتەکەمان تەنها 1,500,000 دینارە کە ئێمە بەدەل لە بنکەی بڕەواتی 13 بەش و هۆبەمان هەیە جگە لە بڕەواتی خۆمان کە بڕێکی زۆر کەمە بەشی 130 ئینمان ناکات پێداویستی خۆمان ناکات.